بابەتی دووەممان باس لە گۆشتی سوورەکەین بە میوانداری دکتۆر ئەرکان مەنوچەهر پسپۆڕی تەندروستی گۆشتی سوور. دکتۆر سەلام عەلەیکوم. خی گەورە لە ئێوەش بێ. جەژنت پیرۆز بێ و عەفومان بکە. جەژنی ئێوەش پیرۆز بێ و جەژنی تەواوی بینەرانی بەڕێزی کەناڵی سوێدە پیرۆزبایی لیان لێکم. زۆر سپاس. جەنابەت پسپۆڕی گۆشتی سووری تاوان باس لە ڕۆبیان و مەحار و جۆرەکانی ماسی و ئەختەبوت و چی ناکەین، ینی بەس تەنها باس لە گۆشتی سوورە و گۆشتە سوورەی کە ئیتر لەمڕۆ بە دواوە ئینشاڵڵا لە قوربانیەکانە بۆمان دێت و ئێمە دەینێرین بۆ خەڵکو و پێمان خۆشە بیبرژێنین یا بیکوڵێنین یا بیکەین بە تشریب یا سووری کەینەوە. بەڵێ هەروەکو تێبینێ گۆشت تەندروستی گۆشت بە گشتی بڵێ پسپۆڕەتەکەی من دیپلۆمی باڵایە لە بواری تەندروستی گۆشتە. بەڵێ وەڵامی تر دیارە ئەمڕۆ جەژنی قوربانە و جەژنی گۆشتخۆرەکانە گۆشتیش تەبیعی گۆشتی سوورە قوربانیانی کاکرێ سونەتە بریتێ لە گۆشتی سوور. بەڵێ هەر لە کولتوریشمانە هەر خواردنیە و گۆشتە سوورەی لەگەڵ زائیدەن یەک گۆشتی سپی یا دوو گۆشتی سپی کە ویش مریشک و ماسیە ئینە لە دوای ئەو خێر و بەرەکەتەی کە خوا ڕشتوێتی بەسەر دەریاکانە ئێمە ئەسڵەن هەر ناچین بەلای حەزیشمان لێی نییە. باس لەوە بکەین پێکهاتەی گۆشتی سوور کاتێک کە باسی لێکرێەوە چەندین لە پسپۆڕان و پزیشکان باس لەواکەن کە گۆشتی سوور مەترسی زیاترە وەک لە گۆشتی سپی. بەس ئەو پێکاتەیە چییە کە لە گۆشتی سوورە هەیە و ئەو مەترسیانە زیادەکە وە سوودەکانیشی هەر بە هەمان شێوە بزانین. بەڵێ بەگشتی گۆشتی سوور لەگەڵ ئەوەی کە هەندێک ئاڕاستی جانبی یاخود بە زیان ناوبرێزیانی هەبێ، بەڵام گۆشتی سوور پێکاتەیەکی تایبەتمەندی هەیە دەوڵەمەندە بە کۆمەڵێک مادەی خۆراکی و پرۆتینی و ڤیتامینی کە لە خواردنەکانی ترەوە قەرەبوو ناکرێتەوە. گۆشتی سوور بەگشتی گۆشتی سوور لە چوار ڕەگەزی سەرەکی پێگێت جگە لە ئاو ڕوتوبە پرۆتین پێکاتەی سەرەکیەتی، پاشان بڕێکی زۆر کەم کاربۆهیدراتی تایە، پاشان ڤیتامین و خوێەکان و هەروەها چەند جۆرێک چەوری پێکاتەی سەرەکی گۆشت پێگێنن. گرنگیترین پێکاتەی گۆشت بریتێ لە مادە پرۆتینەکان. پرۆتین ئەو پرۆتینەی کە لە گۆشتا هەیە تایبەتمەندێکی بڵێ کوالیتێکی زۆر جیاوازی هەیە لەو پرۆتینەی کە لە مادە ڕۆکیان و پاقلەمەنەکانە هەیە، بۆیە ئەو پرۆتینەی کە لە گۆشتی سوورا هەیە پێیانەوتێ پرۆتینی بە ئاسانی لە کۆندامی هەرسی مرۆڤ هەر سەکرەی هەڵەمژێ و بە ئاسانی و زۆرترینیشی سوودی لێ وەرەگیرێن. هەروەها ئەو جۆرە ڤیتامین و هەروەها ئەو جۆرە چەوری کە لە گۆشتا هەیە زۆر جیاوازترە کە لە سەرچاوەکانی تری خۆراک. چ نەخۆشێک پێویستە خۆی بە دوور بگرێت لە گۆشتی سوور لەبەرەوەی پێکاتەکەی ئەوەندە دەوڵەمەنە؟ بڵێ ئەوانەی کە بەگشتی لە پیانەوتێ کاردیۆڤاسکولار دیزیز واتە ئەوانەی کە نەخۆشەکانی دڵ و کۆندامی قوڵی سووری خوێنیان هەیە، ئەو جۆرە چەوری کە لە گۆشتا هەیە بە تایبەتی گۆشتی سوور کە جۆری تێرە ساسووری تدا جۆرەکانی کۆلیسترۆڵ و ترایگلیسراید، خواردنی گۆشتی سوور بۆیان بە تایبەتی ئەو گۆشتە سوورانی کە چەوری پێوەیە. هەنی ئێمە چەند جۆرێک چەوریمان هەیە لە گۆشتا. چەوریەکیان پێیان ئەوترێ ماربڵینگ فات، چەوری بینی ڕیشاڵەکانی گۆشت بۆ چەورێکمان هەیە دەرەوەی ڕیشاڵەکان. ئەو چەوری دەری ڕیشاڵەکانە تاوەکو خۆتی لێ دوور بکەیتەوە زۆر کوڵی گرنگە، بەڵام چەوری ناو ڕیشاڵەکان کاریگەری هەیە لەسەر تام و چێژی گۆشتەکە و بڕەکەشی زۆر کەمە. جوانە فەرموو. بەڵێ بەڵام ئەم چەوری کە لە ئەو چەورێکە لە گۆشتی ماسی و بەتابەت گۆشتی ماسی هەیە جیاوازە لە گۆشتی سوور بۆەوەی هەر بینەرانی بەڕێز ئاشنام پێی چەوری ئۆکووتمان چەوری گۆشتی سوور چەوری تێرە ساچوریتە، بەڵام چەوری گۆشتی ماسی ئەن ساچوریتە تەنانەت دەتوانرێت وەکو چارەسەر بەکار بێنێت چەورەکەی. بەڵێ ئەو چەوری کە لە گۆشتی سوورا هەیە زۆرینەی کات ئەو چەوری کە لە دەرەوەی ڕیشاڵەکانی گۆشتی سوور هەیە بەکارهێنرێت توێنرێتەوە و ڕۆنی لێ دروست دەکرێت بۆی بەکار بهێنرێتەوە لە خواردنە. لەو کاتە شار بە هەمان شێوە مەترسی هەیە چونکە بەڕاستی تاموچێژی و خواردنە خۆشەکە کە ئەو جۆرە ڕۆنی تیا بەکار دێت. بەدڵنیاییەوە گۆشت چەوری بە تایبەتی ڕۆن کە جۆری ساچوێتت بێ ئەو ڕۆنێنی کە گوڵێ ڕۆنەی کە بەستوێتی ئەو جۆرەیە هەتا ڕۆنە ڕۆکێکەش، بەڵام ئەو جۆرانی کە زەیتە بە پلەی یەکەم
باشە لەو باشتر بریتە لە زەیتی زەیتون کە ئۆمیگاسریە گوڵی چاوریەکەی هەر جۆری چاوری ناتێرە بەندەکانی چاوریەکە نەشکێنراوە و پرۆسەی کڵۆبوون و یاخود بڵێ گیرانی مولەکانی خوێنی مرۆڤ بۆی ئەم چاوریەوە ڕوونایە بەڵام بەهۆی چاوری ترەوە کە ئەو چاوری کە ئیبەستێ ئەوە ڕۆیا بۆ ئێمە تشتەکەی لەوە سەرچاوی گرتووە. باشە باس لەواکرێت تەمان لە بیر مەجژنی ڕابردوو جەنابەت ئاماژەت بەوە داوتە هەر کاتێکە حیوان سەر ئەبڕدرێ یان مریشک سەر ئەبڕدێ ڕاستەوخۆ گۆشتەکەی نەخورێ. جا پێم خۆشەوە هۆکارانە باسکەی کە بۆچی ڕاستەوخۆ گۆشتەکەی نەخورێت چونکە هەمیشە باس لەواکرێڵی گۆشت کە بەستی و تاموچێژی وەکو خۆی نامێنێتەوە هەر ڕاستەوخۆ هەر بە گەرمی بیبرژێنی یا سووری بکەیتەوە و کاتە خۆشترە. بەڵێ سەرەتا بێ ئاماژە بۆ بکەین کە من پێم خۆشە لە جژنی قوربانین لەوە کۆمەڵای گەبینەری بەڕێز متابعەمان بکەن و نیەتی قوربانی کردیان هەبێ و قوربانیان نەکردبێ سەرەتا ئەبێ هەموو گۆشتێک هەموو ئاژەڵێک کە سەر ئەبڕێ خوێنبەربوونی تەواوەتی بۆ بکرێ هەر گۆشتێک خوێنی تیا بمێنێتەوە بە ڕێژەی لە 150 زیاتر ئەوە بریتە لە گۆشتێکی ناتەندروست چکە خوێن ناوەندێکی لەبارە بۆ گەشەی بەکتریا و میکرۆبەکان و حکمەتەکەشی لەوایە کە ئاژەڵی مردارەوە بوو حرامە چکە خوێنی تاماوەتەوە کەواتە بە پلەی یەکەم ئەبێ گۆشتێک خوێنی لێ دەربچێت و مەفهومێکی تریش هەیە جناب و ئاماژە پێیا لەم شاشە بەڕێزەوە ئاماژەمان پێکردووە ئەو ئاژەڵی گۆشت پێناسە سادەکەی چییە بریتە لە خانە و شانەی ئاژەڵ کە بشێت بۆ خواردن لە ڕووی تەندروستیەوە پاشان لە ڕووی مەبدەوە یاخود ڕلیجنەوە دینیەوە لە ڕووی تەندروستیەوە ئەو ئاژەڵی سەر ئەبڕێ ڕاستەوە خۆشانە و خانەکانی لەشی پێیناوترێک گۆشت بەڵکو پێدرێ ماسوولکە پاش کۆمەڵی گۆڕانی کیمیایی و فیزیایی ئەو ماسوولکانە دەگۆڕێن بۆ گۆشت چۆنیش ئەگۆڕێن بۆ گۆشت گۆڕان کیمیایی فیزیایەکان چۆن ڕۆیە بۆ کاریگەری دابەزینی پلەی گەرمی ئەو گۆشتە بۆ 0 بۆ 4 پلەی سەدی بۆ ئەوەی پێکهاتەی سەرەکی گۆشتەکە کە بریتین لە پرۆتینی ئاکتین و مایاسین کارێکانیان تیا ڕووبات پاش ئەوە بێ بە گۆشت لە ڕووی کوالەتیەوە گۆشتەکە ناسکە بێ ئامادا بێ بۆ هەرسکردن و لە ڕووی تەندروستیەوە ڕێژەی گەشەی بەکتریاتایە زۆر دابەزێ ئەمەش بە پێناسەیەکی سادە توانین بڵێ مەتابیرێکی سادە ئەو گۆشتەی کە ئێمە بمانوێت لە قوربانیەوە باشتر وایە ڕاستەوخۆ بەکار نەهێنرێت یاخود ڕاستەخۆ نەخرێتە فرێزەرەکانە ببەستن بەڵکو بخرێتە بەشی خوارەوەی سەلاجەکان کە 0 بۆ 4 پلەی سەدیە لانی کەم بۆ 12 کاتژمێر پاش ئەوە ئەمە ئامادا بێ بۆ خواردن یاخود بۆ هەڵگرتن. باس جەنابەت باش ئاماژەت بەوە کرد کە بمێنێتەوە نەخرێتە ناو فرێزەری شەوە ماوەی 12 ساعت بمێنێتەوە باشە کەواتە ئەو خواردە ئەو گۆشتانەی کە ئەمێنرێتەوە ئێستا ناوی فرێشیان لێ لە سۆپەرمارکێتەکانە مانەوەی ئەو گۆشتانە بۆ ماوەی 2 ڕۆژ 3 ڕۆژ بەستەنها لە خوارەوەی سەلاجەکەی چونکە فرێشە نایبەستێت ئەوە تا چەند تەندروستە مێنێتەوە ئەو گۆشتە ئایا ئەو شوێنە تەندروستە یان لە دوای ئەو تێپەڕبوونی و 12 ساعتە و فێنک بوونەوەی ئەو گۆشتان جا بخرێتە فرێزەرەوە تەندروسترە بەدڵنیاییەوە ئەگەر سەلاجەیەک یاخود ساتکەرەوەیەک پلەی گەرمەکەی لە 0 بۆ 4 پلەی سەدی تێنەپەڕێ و هەروەها کارەبایی بەسەر نەکوژێتەوە شێوازێکی نۆرمەڵی خۆی وەرگێ تاوەکو 3 ڕۆژ بە فرێش مامەڵی لەگەڵاکرێ تەنانەت لە هەندێک وڵاتانی ئەوروپی ئەومانە تا 4 ڕۆژیش 5 ڕۆژی بە فرێش مامەڵی لەگەڵاکەن بەڵام کوستاندەر تا 3 ڕۆژ مامەڵی لەگەڵاکرێ پاش ئەوە ئەتوانرێ بخرێتە پرۆسسین یاخود بەکارهێنانی بۆ بڵێ سەناعی غذاییەوانە یاخود بۆ خەزنکردن لە کوڵی فرێزەری ماڵانە یاخود کۆمپانیا گەورەکانە. بە چەند جۆرێک گۆشت ئاماداکرێ چ جۆرێکیان لە ڕووی تەندروستیەوە بەڕێستانۆکو پزیشکێک ئەو جۆرەیان باشترە و جسم باشتر سوودی لێ بینێت و زەرمەند نییە بۆ جستەیەکەی خوات. دیارە ئامادەکردنی گۆشت و ژەمەخۆرەکان پەیوەندی بە حەزی مرۆڤەکانەوە هەیە. خۆشبەختانە یەکێک لەو نیعمەتانەی ئێمە بەسەرمانەوە هەیە لە هەرێمی کوردستانە یاخود لە شەرقا کە بە دوورین لە نەخۆشێ ئەو نەخۆشی هاوبەشانەی بەهۆی خواردنی گۆشتەوە گوازێتەوە بۆ مرۆڤ بێگومان نزیکەی 320 نەخۆشی هاوبەش هەیە لە نێوان مرۆڤ و ئاژەڵا پێیانوتێ نەخۆشیە هاوبەشەکان ڕێگەی خواردنی گۆشتەوە بۆ مرۆڤ گوێزێتەوە. هۆکارەکەی ئەوەیە کە ئێمە دوورین لە مەترسیانە بریتێ لە کوڵاندنی گۆشت. کوڵاندنی گۆشت لە سەدا زیاتر بڵین 90 بۆ 95 ئەو بەکتریا و مشەخۆرانی کە زیانە گەێنن بە تەندروستی مرۆڤ لە ڕێی کوڵانەوە ناوەچن. بەڵام
بەگشتی هەر گۆشتێک یاخود هەر کوتلەیەکی گۆشت ناواخنی گۆشتەکە کرۆکی گۆشتەکە پلەی گەرمەکەی بگاتە 80 پلەی سەدی ئەوە بۆ خواردن دەسەدا و بەڵام تەندروستتر و باشتر و سەلامەتر بریتێ لە کوڵاندنەکەی. ئەی باشە ینی بە پێی قسەکەی جەنابەت برژاندنەکە ناگاتە و پلەیە ئایا برژاندنی ناوفڕنیش هەمان دەرەنجامی هەیە یان سەرخەڵوز جیاوازە لە ناوفڕن؟ بە پێچەوانەوە برژاندنی خەڵوز و فڕنیش ئەگەر بە شێوەیەکی جوان ببژێ ئەگاتە 80 پلەی سەدی ئەگونجێ هەندێک بینەر تێبینی ئەوەی کردبێ لە کەناڵ ئاسمانیەکانی ئەوروپیەوە ئەو کەناڵانی کە تایبەتن بە دروستنی خۆراک ئەگونجێ ناویش متابعە کردبێ هەندێک جار ئەبینین کە گۆشت ئەبرژێنن وڵاتانی ئەوروپی و لە ڕووی زانستیەوە ئەگونجێ بڵێن لە ئێمە پێشکەوتتر بن کە گۆشتەکە لە تەکە ناوەکەی هەر سوور و بۆچی گۆشتە ئاخورێ ئەمە خۆ ناتەندروستە. وەڵامەکەی ئەوەیە کە ئەم گۆشتە ئەوان قیاسیان کردو کە گەشتە 80 پلەی سەدی ئەو خەڵوزە گەرمی خۆی هەیە بەڵام دیارە وەکو کوڵاندن نییە. ئەم جۆرە خواردنش نەکرێت بە خوو بەردەوام بەکاربێنێ. کەواتە ینی ئێستا ئەکرێ بڵێم زۆرینە حەزیان لە گۆشتی برژاوە ینی ئەگەر بگاتە ئەو پلەیە ئەوەی کە ناوەکەی پەمەیی بێت ئایاوە تەندروستە چونکە زۆرینە باس لەوە کرێت کە گۆشتی بۆ نمونە برژاندن مەترسی زیاترە جەنابیش داماژت بەوە کرد کە بکوڵێ سەلامەترین خواردنە. بەدڵنیاییەوە باسمان لەوە کرد بڵاندن بە پلەی یەکەم زۆر باشە و برژاندنیش هەڵ بدرێ یەکەم ئەو جۆرە گۆشتانە بەکاربێ کە لە ڕووی ناسکیەوە تایبەتن بە برژاندن پێکاتەی فایبەرەکانی پێکاتەی کی ئەستور نین و دووەم هەوڵ بدرێ ئەم جۆرە خواردانە خواردنی برژاندن نەکرێتە بڵێ عادەتێکی بەردەوام چونکە بەدەر لەوە بەشێکی زۆری ڕووکاری دەروێ گۆشتە ئەستوترێ بێ بە بڵێ پارتیکڵی کاربۆنی کە کاربۆن هەم مادەیەکی مسەڵتنە هەم و هەرسکردنیش لە مەعیدا بە هیچ شێوەی هەرز نابێ لەبەرەوە نەکرێتە خۆ. باشە. جەنابەت وەکو پزیشکێک ئەگەر ئاماژەبەی بە باشترین بەشی ئاژەڵ لە گۆشتەکەیە چ جێگەیەکێتی ئەوانەی کە زۆر ینی جەنابەت لە سەرتاوت جژنی گۆشت خۆرەکانە ئەوانەی کە زۆر گۆشتە خۆن ئەزان ینی دیاری کراوە لای ئەوان ڕوونە چ بەشێکی جسمی ئاژەڵ خۆشترین تامی هەیە یا چ بەشێکی بۆ برژان باشە چ بەشێکی بۆ کوڵان باشە لە ڕووی تەندروستیەوە چ بەشێکیان سوودمەندی زیاترە و تامی خۆشترە نازانم ینی چ تایبەتمەندیەکی تایە ئەو بەشانەی جستەی ئەوە ئاژەڵە. ناتوانێت بڵێ ئەم بەشەی ئاژەڵ لەو بەشە سوودمەندترە ئەتوانێت بڵێ کامیان خۆشترە و کامیان بۆ چیش بۆ مەبەستێ بەکارەیە. شتێکمان هەیە لە زانستی میتهایجینە یاخود لە زانستی بڵێ زانستی گۆشتە پێیانەوترێ میت گرەیدین واتە پۆلیانکردنی گۆشتەکان. ئێستا لە ئەچتە سوپەرمارکێتێکی ئەوروپی یاخود ئەمریکی بەم شێوەیە لاشەکە لە بەردەستانەیە گۆشت هەڵبژێری نووسراوە گۆشتی ڕان بەجیا بەم شێوەیە ئەمە بۆ کوڵان دەبێ ئەم گۆشتە بۆ برژان نەبێ ئەم گۆشتە بۆ ئەوە بێ ئەمەش لەسەر چ ئەساسی جیاکراوە لەسەر ئەساسی جۆری فایبەری گۆشتەکان. بۆ نمونە ئەو گۆشتەی کە کەمترین جوڵەی ئاژەڵەکەی تایە بریتێ لە ناسکترین بەشی ئاژەڵەکە ئەم گۆشتەش کە زۆرترین ناسکی هەیە ئەو گۆشتێکە ورژان بەکارێ وەک گۆشتی ئەو گۆشتی کە لە دەوروبەری بڕبڕی پشتی ئاژەڵەکە هەیە خەڵکی لای خۆیان پێی دەڵێن پشتە مەغزە. گۆشتەکانی تری مەسەلەن دەست و ڕانوانە کەمتر بەڵام گۆشتی بۆ نمونە پەراسوەکان ئەمە چۆری زیاترە هەندێک خەڵک بۆ بکە بابوشت بەکارێنێ ئەمە لای خۆمان جیا نەکراوەتەوە بەڵام لە بەمەرجە هەموو کۆمپانیایەکی کوشتارگا لە وڵاتانی ئەوروپیا کە گۆشتە فرۆشێ ڕاستەوخۆ بۆی هاوڵاتی بە چاوەڕوون بێ کە ئەم گۆشتە درەنگتر ئەکوڵێ و زیانکو بڵێ ئەزیەتی زۆرترێ بە نرخێکی کەمتر بفرۆشێ. دکتۆر جەنابەت کە پسپۆری لە گۆشتی سوورە ئایا گۆشتی سوور لەگەڵ چیا بخورێ سوکترە لە سەرگەدە و تەندروسترە باشتر هەڵزم ئەکرێت چ خواردنێکی تری لەگەڵا بخورێ پێشی بێ یا لەگەڵ یا بێ یا دوای ئەو خواردنی ئەو گۆشتە بێت. هەرچەند پرسیارەکە چێتە بواری وڵی تەندروستی مرۆڤەوە بەڵام کوردەواری خۆماڵێن گۆشت زاڵمە شوێنی خۆی کاتەوە بەڵامی تر بەڕاستی گۆشت لەبەرەوەی مادەیەکی پرۆتینیە و هەرسکردنی
پێویستی بە وزەیەکی زۆر و تەشەڵێکی زیاتر هەیە معیدە بەکاری کۆڵی گەدەی مرۆڤ بەکاری بێنێ بدڵنیاییەوە پێویستە لەگەڵ ئەو سەوزەوات لەگەڵ ئەو خواردانان بخورێت کە کۆڵی هازیمەن یاخود کۆڵی عملەی هەستکردنەکە ئاسانەکە. ئەو خواردان نەکرێت ناوی چەندانێکیان بێنی جەنابەت کە شارەزەی سەوزەمەنیەکان بەگشتی هەر لە کوردەواری خۆشمان هەیە ئەگەڕنەوەڵێن کابراایە مەڕێکی بزنێکە کارێکی خواردۆ بە چەندە سکتورەوە یاخود پیاز مادەی سەرفەری کە ئەوانە هەمویان هاوکارێک بەسخوا بالەم جەژنیانەی خۆن چونکە تەوقاکەن لەگەڵ خەڵکاماتی خەڵگەکەنەوە زۆر مەدڵنیایە گۆشتی سوور ئایا ڕەگەزی نێریە مێ جیاوازی هەیە لەسەر بڕی خواردن بۆ نمونە ئەگەر گۆشتی سوور ئەڵێ بۆ ژن خراپترە بۆ پیاو خراپترە یان ئەمە عیلاقی بە ڕەگەزەوە نییە ئەمە مرۆڤێکە و گۆشتا خوات بەدڵنیایەوە جیاوازی نییە بەو شێوەیە بەڵێ چکاوار گۆشتە و وەکو ماوەدێکی پرۆتینیە و پێکاتەی فسیۆلۆجی کۆندانی هەرس لە نێوان ڕەگەزەکان هیچ جیاوازێکی نییە مەگەر ئەڵڵاهومە ئەو مرۆڤە لە بارێکی بڵێ جیاوازە بارێکی تەندروستی جیاوازە بێ یاخۆت وەگەزانین کە ئافرەتان لە هەندێک جاراسنە بڵێ فترەی دووگیانیەوە مەسەلەن ئەگونجێ پێکاتەی فسیۆلۆجی لەشی گۆڕانکاریی کاتی بەسەرایەت تەنها بابەتە ئەگینا وەک فەسلەجە جیاوازیەکیان لەبێنان نییە. باشە جیاوازی لە نێوان کاتێک کە باز لە گۆشتی سوورەکرێ گۆشتی هەموو جۆرە ئاژەڵەکانەڵێن جیاوازی هەیە لە نێوان بۆ نمونە تەمەنی ئاژەڵەکە یان ڕەگەزی ئاژەڵەکە یان مانگا جیاوازی هەیە ئایا مەڕ جیاوازی هەیە ئایا گۆلک جیاوازی هەیە جیاوازی هەیە لە بینی ئەو گۆشتانەیە بۆ باشتر یا بۆ خراپتر بەدڵنیاییەوە کۆمەڵێک هۆکار کاریگەریان هەیە لەسەر جۆر و کوالەتی گۆشت جۆری ئاژەڵەکان کە هەندێک ئاژەڵ گۆشتەکانیان جیاوازە هەروەها تەمەن هەندێک ئاژەڵ ئەگەر تەمەنی کەم بێ ئەو گۆشتە بە گۆشتێکی تاوە حساب ناوێت چونکە گۆژ نییە بریتێ لەوەی کە فایبەرێکی کەمیتیایە هەر ئاوە و هەروەها ئەگەر تەمەنیشی زۆر بێ ڕێژەی ماسوولکەکان تایە کەمە بنەوە فایبەری ئەستور دروستە بن و هەروەها جۆری ماسوولەکان لە شوێنێکەوە بۆ شوێنێکی ترە گۆڕێ دواوتەی بەڕێزت بۆ سەرجەم بینەرانمان یا چ شتێکی ترماوە پێت خۆشە جەنابەت ئاماژەی ئاوێ ڕای دووبارە پیرۆزبایی لە هەموو بینەرانمان وە دۆست و خزمان و هاوڵاتیانی کوردستان ومێ دەکەین کە لەم جەژنەیە جەژنێکی خۆش و کامەران بەسەران تێپەڕێت و بە دڵنیاییەوە پێویستە مرۆڤ و هاوڵاتیان لەم چوار ڕۆژەیە ئاگادار بن و کوتمان جەژنی گۆشتخۆرەکانە بەڵام گۆشت نەکەنە چوارژەمە یاخۆ سێژەمەیان وە هەوڵبن ئەوانی کە قوربانی ئەەکەن وە گۆشتە بەخشنەوە لەبریەوەی کە نەخۆشی بەخشنەوە دڵنیا بن کە گۆشتێکی تەندروست سەر ببڕن و بە ڕێنمایەکانی بەڕێبەراتی ڤێتەرنی سلێمانی و کوشتاگەکان کراون ئەگەر هاوڵاتیەک گومانی هەبوو لە گۆشتێک کە ناتەندروستە هەوڵ بدات تیمەکان ئاگادار بکات یاخود ئەگەر باشتر وایە لە کوشتاگەکان قوربانیەکانیان جێبەجێ بکەن بۆیە چونکە هەندێک نەخۆشی هەیە هاوڵاتی ئاسایی نایبینێ لە گۆشتەکە ئەگونجێ هۆکارێ بن بۆ گواستنەوەی نەخۆشی هاوبەشەکانی نێوان مرۆڤ و ئاژەڵ زۆر جوانە ئەمەژت بە خاڵێکی جوان کرد بە فعلی مادام خێرەکە و لە پێناوی بۆ بەدەستێنانی ڕەزامەندی خوایە بێ باشترین گۆشت ببەخشێتەوە بەسەر خەڵکە زۆر سپاسی جەنابەت دەکەین سپۆڕی تەندروستی گۆشتی سوور دکتۆرەکان مەنوچەهر خۆشحاڵ بووین دکتۆر سپاس بۆ ئێوەش دووبارە منیش خۆشحاڵم زۆر سپاس خۆشەویستان دوێم ناو بڕاگەڕێنەوە